فاهم كان رسالة كتير لكم يلا. هو تبع توزبين وناو نكتة بيتا معنا كان ونكتة بيتا مني يعني بلين ما طلني اللي برسم خون بيتا لم باش روجي منالي لشاي كا بزربي لشاي على الباركيه حفلة لحفلة كا بزربي أقريب ودايكي علين دايك تشيله برايا بوي بيجوز ولد لي بورم خوش نبو الرحمن الله بوسطام بوسط اشتكي تروجي كابرايا شتا مالوا زور خويدي دوجي قراخا يتقوى والله يبقى وتبقى أصبح بينا كني لو كي كابراتو باملك الكينا قوتي مياو باشا يشتك اما برسالة زور بوتا مراغلة ظلما باشا همو مال سكي دايك معنا حتى نو مانجين باشا بوكا لدايك بين نابين دمانغرك صفر بيت بيت ياك مان جوهرية برسالة جوهرية مور شريكي بيوه نخير مقوم نايزانا برسالة من توكل دوا دوري كز نايزا وكو كابرا وتي بوجرني قربان ناي قربان بو ناي يشتكي ترنبو يعني جرني تشيب يالن أخذته بوصل ججني قربان يعني قرباني تياكره ججني رمضان ججن زين يعني شي؟ عيد لا ججن يعني ججن ده مو اسمها ججن بتخوا عفو يك دقة باشد بلام أو برادرة كاك ديار زور ببيكني نكاميس عاجة زو خوش بالي مشكي برا بس أو مجارك يشي أوي هلا تو كبي أكني من ميشكم بمني زعازنين من كيشن بس بيكني نكامة هيجي كنيا أتنا زانم نا خد بيكني نكت زور أوي مثلا فيكا نك فيكا تيجا أو لا تريد يا الأخيرة لا تريد يا فرق لقيت دون شيء كابرا فاهم جان تشمبير بو بس دي هسي أزاني لا بو برنامج نابه يلا دي جوي دي تطو فاهم تو وكو أزموني يكمل راجعندنت وكو أزموني يكمل راجعندنت كايستاب بيشكشكاري بلا هەوڵ داوە مەسەلەن کە دایما بەرەو پێش بچی بۆ نمونە شتی جوانتر سا ڕۆژ بە ڕۆژ بۆ نمونە شتی نوێتر بێنیتە ناو پرۆگرامەوە بێگومان ینی ئەوەی کە سێرکەری پرۆگرام زۆر بە کوردیش بە جوانی قسەکەم ئەوەی کە سێرکەری پرۆگرامی پۆدکاستی دیمە تەماشاکاری تەماشای پرۆگرامی پۆدکاستی دیمە بکە ئەزانێت کە سەرەتا چۆن بووم و دواتر تر هەموو شتێکیش هەنگاوە ئیتر ماوەیەکی تر وای لێیە نەسەرواێ لە سەرەتامان دەرەکەی وردەوردەوای لێتر هەستەکەم هەستێر بخۆی بە دیکۆر نەهات چۆن سەرەتا من بێدەنگ بووم تدای هەستی بێدەنگە بێ زۆرت ماوە بڵێسێ بێتە دیکۆر لە بووە لە بەرەی مردوکمان پێکۆ پێشکەشکار نەخێ بێدەنگ تەکەمەر مە قساکەم کوا هەنجا من ئەو خوا گیان منە ڕۆژەمەوەیە ئینشاءڵڵا بەیام شتێک بەلە تا ئێستا من سێ چوار جار کەس پێی و سێ چوار زمانم گرێدراوە ئەمڕۆ ببورن سێ چوار کەس زیاتر پێیوتم بۆ پەیام گۆرانیمان پێشکەش ناکە بەدەنگ ناخۆشیش بێ قەینە کێشەمان نییە کاکەکیان خەڵک ینی گونا خەڵک تاوانی چییە؟ کۆمەلگا تاوانی چیە گوێی لە سەوتەی من بێ من سەوتم بۆ قسەکردنیش خۆشنە تێگەی بەخوا لە زۆر کەس خۆشترە دەبیڵێ نمونە ناتوانم بوونەوە ناتانی دەبیڵێ شتێک بەخوا ناتوانم کاکی گیان من شانم تاگرە من مەسیقام تاوا نەکرد بە قوربان عاقی نییە بۆ هەیە دەنگی خۆشە هەیە دەنگیشی ناخۆشە گۆرانی خۆشەڵێ باش گۆرانی خۆشە زانم بەسەڵم خۆش نییە کاکە با مشکلی ئەمەتان بێڵم ئەمە گۆرانی خاو ئەوانەی حەزرێ نییە یعنی هەر سەرەکەوی لەسەر سیارەکە سەلام عەلەیکوم یەک بەزم و ڕزمانێتەوە نازانم دایمە سەی وایە هیوادارم هەمیشاوە کەیف خۆش بی زۆر جەو خۆش بی بڕاستی سوپاس دەکەم چی وای لێ کردی کە
بۆ نمونە باس بتوانی مەسەلەن حتممە بێ خەونیەکەت هەبوو بێ پێشترکە بیتە پێشکەشکاریان ڕۆژێش خەیاڵێکت کرد بێ کە ئەبمە پێشکەشکار هەستی کە مناڵ بووم شانە خڕەکان هەیە هی مجەیفە ئەم گرت بەدەستمەوە ئەشتومە بەردەم دایکم ئەوان هەمیانم مقابلا کردو جا کامێرامان خۆم بووم دەرێنەر خۆم بووم ساوند خۆم بووم زۆر بەهرەمەند بووم شتەکە ها سەرەتاش تۆزێکە تیە ئەبێ دواتر بەستمەوە بەهرەیەکە تیابێ دواتر پەرەی پێ نانا دەست خۆش لە چاو تەمەنەکەتەوە یعنی لە چاو تەمەنە مناڵیە ساڵمان بینە زۆر باشی جا حوتی دوش ئەمە 25 ساڵ باش 50 داوای کاکەیان میلادی بۆکەین هەر ناو پرۆگرام بۆ یەکەین بە زۆر دڵم پێی خۆشێت بە تەمەنی 20 ساڵی 25 ساڵی و 35 ساڵیم زۆر لا خۆش ینی چەند 25 و 25 ئەخرەوە تۆ مۆندیالی نییە 4 ساڵنیە بۆستا 25ەکە پێنجی بینە 25 ژێ بینە دێ سەیرە وەڵام من لەم دۆخزە تێ ناگەم زۆر خۆشەتە من چییە زۆر خۆشە ئەو تەمەنە هەستی ئەخ لە چ شتێکە خۆشە بۆ نمونە عقڵ بە دنیا لە بیستە هەرزەکاری بەجێ هێڵی دەسەکەی بە پرۆسەیەکی تازەی ژیان گەنجێتیە و لە 25 ئیتی وردە بەرە و کامل بوون ئەڕۆی 26 بەس کە ئەم بڵگەی نییە جارێ وەڵا زانیاری تازە بوو زانیم دەست خۆش بێ بڕاستی تازە بزانیم ئاپۆز لێبا